سەر بە سەرۆکایەتی شارەوانی هەولێر و بێتە بەڕێوەبەرایەتی سنوورمەندتر دەبێت. بۆ تاوتوێکردنی چۆنیەتی فراوانکردنی سنووری شارەوانیەکانی هەولێر لە 6 شارەوانی بۆ 9 شارەوانی وە کێشەی ئاو و کارەبا لەو شارەدا ئەنجومەنی پارێزگای هەولێر بانگهێشتی هەریەکە لە سەرۆکی شارەوانی هەولێر و بەڕێوەبەرانی دابەشکردنی کارەبا و ئاوی هەولێری کرد. 7 سەرۆکایەتی شارەوانی کە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانن دێنە سەر سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر و فراوانکردنی شاری هەولێر. ئەمە مانای وانە کە قەزا و ناحیەکانی ئیلغا دەبنەوە نەخێر وەک خۆیان دەبینێن بەڵام بەڕێوەبەرایەتی شارەوانی ژمارە 7 و ژمارە 8 و ژمارە 9 دروست دەبێت واتە ئەو سەرۆک شارەوانیانەی وەکو سەرۆکایەتی شارەوانی بنەسڵاوە سەرۆکایەتی شارەوانی دارەت و پیرزین شاوێز کەزنەزان بەحرکە سێبیران ئەوانە ئیلغا دەبنەوە و هەیکەلەکەیان دێتە سەر سەرۆکایەتی شارەوانی هەولێر. شارەوانی یاخود بەڕێوەبەرایەتی ئاوە یا کارەبایە ئەمانە جیەکی تەنفیزینە یعنی شتێکی بەدەستی وەکو بڵێ دەسەڵاتێکی ئەوتۆیان بەدەستیەوە نێت تاوەکو بتوانە نەم کێشانەی کە حەلی پێویستە لای ئەوانەوە بێ حەلەکە لای جیرفانی ئەوانەوە بێ لێرە ئێمە بتوانین بڕیاری شەست بین حەلی بکەین. چارەسەرەکە لای حکوومەتە کە هیچ پلانێکی نییە. بۆ نمونە من قسە لەسەر لەگەڵ بەڕێوەبەری کارەبا دەکەم مەسەلەن دەڵێم کارەبای فلان شوێنی خەتی فلانە شوێنی کە بۆ فلانە گەڕەگڕۆیشتووە خەتەکە کێشەی تێکەوتووە مەفروضە سیانەی بکەیت دەڵە پارەم نییە. لە ئێستادا زیاتر لە 1000 بیری ئاو لە گەڕەکەکانی شاری هەولێر هەیە بەڵام زۆربەی بیرەکان فیدەری تایبەت بەخۆیان بۆ دابین نەکراوە ئەمە ژوای کردووە بەشی زۆری گەڕەکەکان لە وەرزی هاوین تووشی گرفتی کەم ئاوی بێن. ئەمە مەبەستەکانمان لە پێناو پێشکەشکردنی خزمەتگوزاری و ئەنجامدانی پرۆژە بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای هەولێریش ڕای دەگەێنێت ئەوان ئامادەنە بە هاوبەشی بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر فیدەری تایبەت بۆ ئەو بیرانە دابین بکەن کە کارەبای تایبەتیان نییە بەڵام بەڕێوەبەری دابەشکردنی ئاوی هەولێر دەڵێت ئەوان لە ئێستادا بەهۆی نەبوونی پارە ناتوانن ئەو کارە بکەن. چارەسەرکردنی ئەوە بە ئێمە نابێت بەڵکو بە هەماهەنگی دەبێت لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئەو هەماهەنگیە ئێستا هەیە لە هەوڵی کەشفکردن دانیستە لە بەڕێوەبەرایەتەکانی دابەشکردنی کارەبا بەڵام دابینکردنی بودجە بە پێ ڕێنماییەکانی وەزارەتی کارەبا لۆ ڕاکێشانی ئەو فیدرانە یاخود گەیاندنی کارەبا و ئەو بیرە ئەوانەی کە لەو جۆرە کارەباییان نییە ئەوە لە ئەستۆی بەڕێوەبەرایەتی ئاوە پێمان خۆشە بەڕاستی فیدەرەکان بیرەکان هەموو بکەیتە سەر فیدەرێکی تایبەت بە بیرە ئاوەکان بۆ ئەوەی بتانین زیاتر خزمەتی هەوڵەتیان بکەین بەران ئایا لەم قەیرانە کە قەیرانی داراییە ئایا دەتوانین پرۆژەکە جێبەجێ بکەین وەکو باسمان کرد ئەمە نێزیکی 1006 بیرمان زیاتر هەیە ڕاستە لەوانەیە نیوەیان 150 لە سەفیدەرە بەردەوامەکانە بەران ناو شار پێویستی بەڕاستی بە پرۆژێکی استراتیجیە بۆ ئەوەی بتانین فیدەری بەردەوام بگەینە هەر هەموو بیرەکانی کە ناو شاری هەولێر. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین کێشەی کەمی ئاو و کارەبا هاوشێوەی سەرجەم شار و شارۆچکەکانی تری کوردستان بەرۆکی دانیشتوانی شاری هەولێریش دەگرێت هاوکات حکوومەتی هەرێمی کوردستانیش تا ئێستا نەیتوانیوە چارەسەرێکی گونجاو بۆ ئەو گرفتە بدۆزێتەوە و هیچ ئاسۆیەکی ڕوونیش نییە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.